ئێوارتان باش بینرانی بەڕێز خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی یەودی و سنوور بەکرەگەینەوە. جارێکی تر دێنەوە سەر قسەیەکی جددیتر و شرۆڤێکی بابەتیانە بۆ لێک تێگەشتن نامەی ئەمریکا و ئێران. بە دڵنیاییەوە ئێستا دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازە گشتیەکەی لەژێر کاریگەری ئەم لێک تێگەشتن نامەیەیە، چونکە هەر جۆرە ساردبوونەوە، کەوتن، کۆتایی پێهێنان، پەشیمان بوونەوە یان دووبار دەستپێکردنەوەی شەڕ بە دڵنیاییەوە کاریگەریەکەی زۆر زیاترە بێت لە شەڕی 40 ڕۆژە و هەروەها شەڕی 12 ڕۆژەی ساڵی ڕابردوو. بۆیەش گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ورتر سەیری ئەم دۆخە بکەین، تێگەشتێکی قوڵتر پێشکەش بە بەڕێستان بکەین دەربارەی ئایندەی ئەم ناکۆکیانەی کە ئەمریکا و ئێران زیاد لە 50 ساڵە لە نێوانیاندایە. ساڵی 2025 ساڵ 2026 ئەو دوو ساڵن کە ئێمە لووتکەی بەریەکەوتنی ئەمریکا و ئێرانە بینین، کاتێک لە مانگی حوزەرانی ساڵی ڕابردووە شەڕێکی 12 ڕۆژەی زۆر تند و لە ئاستی زۆر بەرزە ڕوبەڕووی هەردوو لابکرایەوە، بە تایبەت پەلامارەکانی ئێران، هێرشەکانی ئێران، دەستێوەردانەکانی ئێران لە ناوخاکی ئیسرائیل لە وڵاتانی دەوروبەر و دواتریش لە مانگی شوباتی ئەمساڵ درێژکراوەیە و شەڕە لە 6 هەفتەیە بینیمان کە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران کوژرا، دەیان سەرکردە و کەسایەتی زۆر بەرزی ئێران کوژران و لەگەڵەوەشە پەلامارەکانی ئێران، بەرپەرشدانەوەکانی ئێران وڵاتانی ناوچەکەی و تەواوەتی گرتەوە. بۆیەش گەڕان بە دوای ئاگربەستە بوو بە پێویستیەکی دوولایەنە. زۆر جارم قسەیمان کردووە ئاگربەست پێویستیەک بوو، ئاشتی پێویستیەکە بۆ هەردوولا، بۆ ئێران و بۆ ئەمریکا. بۆیەش لەم سۆنگەیەوە هەوڵە دەین ورتر گفتوگۆ لەسەر ئێستای دۆخی ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئێران بکەین، پاش ئەو کۆبوونەوەی کە لە ماوەی ڕابردووە بەڕێوەچوو و ڕۆڵی پاکستان لێرە ورتر شرۆڤاکەین. خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ دومیوانی زۆر بەڕێز کات تۆ ڕێبوار لە ستۆدیۆ پێکەوەین، مامۆستای زانکۆ توێژین دەوڵەتی و هەروەها هاوڕێی بەڕێزم مونیر مبین لە پاکستان لە ئیسلاماباد گفتوگۆ لەسەر ئێستای ڕەوشەکە و بەشداری و ڕۆڵی پاکستان وەکو ناوەندێکی ئاشتیگەر لە نێوان ئێران و ئەمریکاکەین. کاک تۆ ڕێبوار زۆر بەخێربێی. حەزەکەم ئەگە سەرنجێکی گشتیت هەبێ لەسەر دۆخی ئێستای ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئێران. لە ڕاستیە من پێم وایە هەردوو لایەن ئێستا زۆر بە حەزەرەوە سەیری وەزعەکەکەن، کەسیان نایانەوێت لەم کاتە دەست پێ بکەنەوە بە شەڕ. بەڕای من ئێران بە هیچ شێوەیەک نایەوێت، بەڵام نایشێوێ لاوازی پیشان بدا ئێران بە جۆرێک لە جۆرەکان خۆشحاڵە کە بەم نەتیجە گەشتووە. بەڕای من پێم وایە لایەنی ئەمریکی زیاتر بڵێن خۆشحاڵ نین بە وەزعەکە، چونکە بۆ لە دەوڵەتێکی جلێزی وەکو ئەمریکا ئەبواە دەرەنجامێکی باشتری هەبواە. ئێستا چۆنەڵێ وەکو چۆنەڵی رووسیا لە ئوکرانیا زۆر سەرکەوتوو نەبوو، ئەمریکاش بەو دەردەبرا. چۆنەڵێ رووسیا خۆشحاڵ ئەمریکا بەم شێوە بینێ، چیتر ئەمریکایش ئەو مۆتەکە نییە بڵێ جلهێزێکی ئەوەرە گەورە بێ و تاکە جلهێز بێ بەتەنیا. بۆیە هەردوو لایەن زەرەری زۆریان کردووە و هەردوو لایشیان ڕێکەوتنەکە بە زۆرورێتە زان بە تایبەت ئێران، چونکە ئەگەر متابعی بکە ئێران چەندین جاروتێتی ئێمە ڕێەکەوین بە شەرتی هێرشەکان لەسەرمان ڕاگیرێ. یعنی ئێمە جۆرێکە لەسەر لە ئەترافکردن بەوەی کە زەختێکی زۆر هاوەسەریان و بەڵام ئێران تەبیعەتی وایە نایە لاواز خۆی پیشاندا. ئیدی تەبیعەتی هەردوو دەوڵەتەکەش جیاوازە. ئەمریکا لەسەر ئەو زەرەرانی لە شەڕ لێیەکەوێ دۆڕانی سەرکردەکانی بەدەوە دێ، بەڵام لە ئێرانی کاتە دەستکەوت. ئەمە دوو ئایدۆلۆژیای جیاوازە، ئایدۆلۆژیایەک لیبراڵیە کە عقوبەی و کەسەدا بڕیاریدا و زەرەری بە دەوڵەت گەیاندووە. ئەوەی ئێرانیش خۆدەزایی ئایدۆلۆژیای شیعی ئیسلامیە کە حەماسیە، دائیمەن لە قوربانیەکان ئیستیفادەکەن، بەڵام یعنی بۆ ئەوی بمێننەوە لە دەسەڵات. بەڵام لە ئەمریکا جیاوازە، قوربانی بدەیت تۆ بڵێن لە دەسەڵات دەرەکرێی. بۆیە دوو فەلسەفەی زۆر جیاوازە لە حکومڕانی و لە ئایدۆلۆژیا ئەوانە. بۆیە ئێران زیاتر بە دەستکەوتێ زانێ، ئەمریکا زیاتر بە خەسارەت سەیرەکە. دۆخی لە ناچاریە بۆ ئەمریکا، بۆ ئەمریکا زۆر ناچاریە. بەڕای من کێشەکەش لەوەی ئەمریکا وەکو استراتیجی هەدەفی هەیە ئێران لاواز بکە یان نەی هێڵێ ڕژێم، بەڵام دۆناڵد ترەمپ نەیبوو. دۆناڵد ترەمپ نەیبوو. دۆناڵد ترەمپ پێم وایە ئیسرائیل ڕایکێشا ناو وەزعەکە و خۆشی لە بەلامێکی پێشوشە باسم کردو ئیگۆیەکی تایە حەزەکە خۆی پیشان بدا ئەوانە، بەڵام نەیزانی ئەو تەنها کابرایکی بازرگانیە لە بواری شەڕ و دیپلۆماسیەتوانە زۆر شارەزایی نییە. دوای ترست دێمە سەر ئەوەی کە ڕەنگە ورتر باسی ئەو بکەین کە
بەلای ئەمریکاوە چۆن سەیری شەڕەکە کرا ئیسرائیلەکان چۆن ئەوان کرد دێم وڵات. بەڕێز مونیر خوشحاڵم کە پێکەوەینە میوارەیە زۆر زۆر سڵاو بۆ بەڕێزت. حەزەکەم لەوە دەست پێ بکەم کە پاکستان بە یەکێک لە میحوەرە سەرەکیەکان دانرێ لە گواستنەوەی دۆخی نێوان ئەمریکا و ئێران لە شەڕەوە بۆ ئاشتی هەوڵەکانی ئیسلاماباد بەو ئاڕاستەی کە لە کۆبنەوەکانی ڕابردووتر لە گەاندنی پەیامەکان لە سەردانەکانی پاکستان بۆ خاکی ئێران و دوایین سەردانی مەسعود پزیشکیان سەر کۆماریان بۆ پاکستان ڕوانگەی بەڕێزت وەکو شرۆڤەکارێک لە ئیسلامابادەوە بۆ دۆخی ئێستای ناکۆکیەکانی ئەمریکا و ئێران چۆنە؟ زۆر سپاس. بێگومان ئەم ڕۆڵەی نێوانگیری هەرگیز ئەوە ئاسان نەبوو، بە تایبەت دوومانگی پێش و هەوڵێکی زۆر بێوچان لە ئارەدا بوو بۆ ئەوەی کە ئەم دوو وڵاتە ئێران و ئەمریکا بگەن بە ئاگربڕ. بێگومان هەنێ وڵاتی کەنداویش لەو بارەدا دەستەوستان نەبوون بۆ ئەوەی کە شەڕ بوەستێت یا ئاگربەست بێتە قایەوە. ئێران بێگومان هەرچەندە ناتوانین بڵین لەم شەڕەدا دۆڕاو بووە، بەڵام لە هەمان کاتدا ئاشتی نەک لە هەر بەرژەوەندی ئێران بەڵکو لە بەرژەوەندی هەموو وڵاتانی ناوچەکە و لە بەرژەوەندی ئەمریکاش بوو. بەداخەوە و ئیسرائیل بوو کە ئەمریکای خستە ئەو بارودۆخی ململانەیەوە کە بێگومان بوون بە بەشێک لەم جەنگەش هەروە ئاسان نییە، وەکو بینیمان کە نەتیجەیەکی یەکلاکەرەوەی نەبوو. ئێستاوەی کە ڕوو ئەدات ئێمە بینیومانە کە ئێستا دیالۆگ لە ئارەدایە و ئێرانیش جەخت لە کۆمەڵی خاڵە کاتەوە، بەڵام ئەوەی کە ئێران و ئەمریکاش لێ تێئەگەن ئەوەیە کە ئەم ئاگربەستە لەوانەیە کاتێکی زیاتر درێژە بکێشێت لەوەی کە بۆی دیاری کراوە. و هەردوو لە ئاەوێ زامنی ئەوە بکەن کە شەڕێکی سەراپاژی ڕووناداتەوە. ئەگەر قسەکانی ئەم دۆناڵد ترەمپت بیستە بێت، بەردەوام ترەمپ جەخت لەوە ئەکاتەوە کە ئەمە هەبوونی ڕێکەوتنێک بێچەند و چوونە لە نێوان ئێران و ئەمریکادا و ئەو جەخت لەوە ئەکاتەوە کە ئەمریکا دەستێکی باڵای هەیە هەم لە حاڵەتی شەڕ و هەم لە حاڵەتی ئاشتیە. بەڵام هیچ لایەنێک وەی وڵاتێک بێگومان ڕێڵی پاکستان و ڕۆڵی قەتەریش نادینە ناگرێت لەم بارودۆخی ئاگربەستەدا. ئێمە پێشتر نەمان ئەزانی کە ئەوە ئاسان و ممکن بێت کە وڵاتێکی وەکو پاکستان بتوانێت نێوانگیری بکات و ئەو ڕۆڵەی درێژە بکێشێت. زۆر کێشە لە ئارەدا، بەڵام پێچێت کە تا ڕادەیەکی زۆر یا تا کاتێکی زۆر ئەم بارودۆخی ئارامیە درێژە بکێشێت. و تا کاتێکی وەها درێژە بکێشێت کە هیچ کام لە لایەنەکان یا وڵاتەکان زەرمەند نەبن. زۆر باش. ئەو کۆبنەوەی دوجار هەندێک وردەکاری وە بڵین لە تەکنیکە بینیمان کە هەندێک کێشەی تەکنیکی هاتوتە پێشەوە بۆی ئەوەی کە بەتایبەت دەربارەی کردنەوەی تاوەتی گەروی هورمۆز و هەروەها مەرجەکانی ئێران بۆ وەستاندنی شەڕ لە لوبنان و ئەو ئاگربەستەی کە ئێستا هاتوتە ئاراوە. پێ دوایە لە دوای ئەو تێگەشتنامەی کە لە بینی ئیسرائیل و لوبنان هاتە ئاراوە با بڵێن قۆناغێکی نوێی
لێک تێگەشتنی ئەمریکا و ئێران چتە پێشەوە ئەمەلێک هەیە هیواخوازیەک هەیە بۆی کە بگێتە با بڵێن ڕێکەوتنامەیەکی واژۆکراو؟ پێم وایە ئەم ئاگربەستە درێژە ئەکێشێت سەرباری ئەوەی کە هەنێ ناکۆکی هەن ئیسرائیل ڕۆڵێکی پۆزتیڤ نابینێت لە هیچ کاتێکە بۆ هیچ دیالۆگێک و بۆ هیچ لێکتێگەشتێکی هاو بەش وە زۆر فاکتەری تر هەن کە پاڵ بە ئیسرائیلەوە نێن کە نەیەوێت ئەم ئاگربەستە درێژە بکێشێت بۆ نمونە حەماس یەکێکە لەو فاکتەرانە پێم وایە کێشە تەکنیکەکان پەیوەندی هەیە بە ئێرانەوە ئەگەر ئێران ئەوەی کە داوای ئەکات بۆ نمونە لە ئازادکردنی پارەکانی ئەوە هەنێ نەرمونیانی پیشانەدات و ئەمەش تەنیا پەیوەندی بە ئێرانەوە نابێت چکە مەرج نییە بەکردنەوەی گەڕووی هورمز تاوی کێشەکان چارەسەر بن ئێران هەمیشە جەخت لە خاڵەکانی خۆیان ئەکاتەوە هەروەکو ئازادکردنی پارە بلۆکراوەکانی و لابردنی سزاکانی سەری زۆر باش کاکتۆڕێبوار بێمەوە سەر هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بەم دۆخی کە هاتاراوە یعنی هەرو کاتیش وابزانم زۆر قسە سەرەوە کراکە لە ناو خۆی ئەمریکا نەڕزایەتێکی زۆر هەبوو دموکراتەکان زۆر دڵخۆش نەبوون بۆ دۆخێکە هەبوو چکە ترسێکیان لەوە هەبوو کە ئەمریکا قاچی خستبێتە شەڕێکە و نتوانێت بکشێتەوە وەکو چۆن لە 20 ساڵ لە ئەفغانستان مایەوە چەندین ساڵ لە عێراقا زیاد لە 4-5 هزار سەربازی بۆ کوشترا ئەم ڕوانگەیە کاریگەری هەبوو لەسەر ناچارکردنی ئەمریکا بە ئاگربەستیان هەر کەسایەتی دۆناڵد ترەمپ بۆ خۆی جۆرە جۆرەکان ئەمەی هەڵبژار ڕاستیە ئەوە هیچ زۆر جار کە ڕیپەبلیکان دێنە سەر حکم دیموکراتەکان زۆر ناڕازین بە سیاسەتەکانیان و بە پێچەوانەشەوە لەما هەرچەند ئەوە ئاشکرایە کە دیموکراتەکان هاوڕان نەبوون لەگەڵم شەڕاب بەڵام لە ناو ڕیپەبلیکانەکانیش جۆرە ناڕازاییەک هەبوو ئەگەر تۆ تێبینی بکەی جێگرەکەی سەرۆک ترامپ زۆر خۆشحاڵ نییە بە زیاتر مەیلی بە لەولای ئاشتیە تاکو و وەزیرەکە یان هەندێ کارکتەری تری دیارە ناو ئەدمینیستریشنەکەی ترامپە وەکو وتم پێشتری ئاماژەم پێکرد لە وڵاتە لیبراڵەکانە ناڕزایەکی بەسیت تۆ هەژێنێ دەسەڵاتەکەتە هەژێنێ ترس دروستەکە لەسەر دەسەڵاتەکەت بە تایبەتیش بە حکمیەوەی تۆ 4 ساڵ جاری هەڵبژاردن دەیە ئیدۆڕێنی لە هەڵبژاردنە و دوجاریش حزبەکە بەرژەوەندی خۆی بەلاوە گرنگترە تاکو ترامپ نایانەوێت بۆ جۆلەیەکی تری هەڵبژاردن بیدۆڕێن لەبەر چەند سیاسەتێکی هەڵی ترامپ بۆیە ئەوانیش زەختەکەن لەسەر ترامپ ئەوە هیچ لیبراڵەکان بۆ بەرهێنانێکی سیاسی تێداکەن بەڵام خۆ دەزانێت من لە ئێرانە پێچوانە بێت و بەڵام تو پرسیارەکە تایبەت بوو بە ئەمریکا تەبعاً ترامپیش ئەو کارکتەرە بە قووەتە نییە وەکو بۆ نمونە تۆنی بلێر تۆنی بلێر شەڕی عێراقی کرد بە هەموو ڕەخنەکانەوە دووبارە مەسەلەن کەسێک بوو کە هەڵبژێرایەوە سێبارەش هەڵبژێرایەوە خۆی وازیەنەوە ئەوانە یعنی کارکتەر کاریزمایەکی بە قووەت بوو بەڵام ترامپ ئەو کاریزمایەتیە نە کەسێکی زۆر خۆشەویستیشە کەسێکە زۆر ریلایەبڵ نییە لە ئەمریکا بۆیە پێم وانییە هاوسۆزیەک هەبێ لەگەڵ ئەم شەڕا بە تایبەتیش لەبەرەوە ئەمریکا وڵاتێکی دامەزراوە خۆ دەزانی ئەوان شت هەڵەستەنگێنن تەحلیلاتی بۆکەن لە کۆنسیکوێنسەکانی خوێننەوە زەرەرەکانە خوێندنەوە ئەجا شەڕەکە دەست پێەکەن ترامپ هیچ ئەمانەی نەکرد ڕخنەیەکی زۆری شەیە لەسەرەوەی کە ڕاکێشاوەتە ناو ئەم گەمەی ئیسرائیلیەوە یانی تۆ چۆن زیلهێزێکە هێندە ناو وڵاتێکی بچووکەوە لە بەرژەوەندی وڵاتێکی بچووکە ئەمە بۆ ئەمریکەکان بۆ هەنێکیان بۆ مای شەرمەزاری دەنگی دژە ئیسرائیلی لە ناو ئەمریکا بەرز بوویەوە چەندین پێکادانی قسەکردن و دەنگ بەرزکردنەوە لە خۆپشاندانێکی زۆر ئایدی دیارە لۆبی وڵاتانیش هەیە دژی ئیسرائیل ئەوانش کاریگەریان هەبووە ئەمانە هەمووی کاریگەریان هەیە لە سەر دەوڵەتێکی دامەزراوەی لیبراڵ بە پێشەوانە خۆ دەزانین لە وڵاتە دیکتاتۆریەکانە زیاتر قسەی سەرۆک دەورە بینێ بۆیە ئەو کاریگەریە گەورەی هەبوو بە تایبەتیش ترامپ خۆی کەسێکی سیاسی نییە دامەزراو نییە ینی توانای دیبلۆماسی و نیگۆشیشن و
خەڵڕازیکردن و بڵێن بیان و هێنانەوە بۆ هەڵسو کەوتەکانی و ئەکتەکانی و پۆڵەسیەکانی زۆر لاوازە هەندێک جار قسەکانیشی یەک ناگرێتەوە لەگەڵ قسەکانی پێشووتریان نازانێت چی وتووە پۆڵەسیەکی ڕوونی نییە دیسیژن میکینەکەی زۆر ستەیبڵ نییە. ئەمریکا تا چەند تقریباً توانی بەڵێن ئامانجەکانی بێنتەری لەم شەڕەیە ئەوەی کە زۆر باس لەوەکرا پێشتر چەند ئامانجێکی هەبوو کۆتای هێنان بە هەژمون ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو شەش وڵاتی کە ناوینرا بوو بەرەی مقاومە چوزانم کۆتایی هێنان بە سیستەمی ناوەکی ئێران کورتکردنەوەی مەودای موشک هاوێژی ئێران نەبوونی هەڕەشە بۆ سەر ئیسرائیل هەموو ئەمانەوەکو مەرج سەیرەکان بەڵام دواتر ئێران بینیمان کە گەروی هورمزی داخست و وەکو بڵێ وێنەکە هەڵگەڕایەوە لە ڕاستیا هەل لە هەنێشتا هەدەفی پێکاوە بە ڕای من لە هەنێکی هەدەفی نەپێکاوە بۆ نمونە کاریگەری پرۆکسیەکان لە ناوچەکە کەمەوە بووە ئەوە لەوە هەدەفی پێکە ئەو هێزانی کە لە بەرژەوەندی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕیانەکە تاو لاواز بوون بە لوبنان و بە عێراقیشەوە ئەمە لەم ڕۆوە ئەمریکا زۆر سوودی کرد ئیسە دەستی وڵاترە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا بۆ نمونە لە سووریا بۆ نمونە لە لوبنان بۆ نمونە لە عێراق دەستی زیاتر واڵا بووە لە ناوچەکە بەڵام لە ڕووی ئەوەوە کە ئێرانی نەخست ئەوە شتێکی تەوەقع کراویش نەبوو بەڕاستی سە بۆ نمونە زۆر کەس پێی وا بوو ئێرانە ڕوخێ لەم شەڕە من خۆم پێم وا بوو کە ئێران بەرگێ ئەم هەموو لێدانە ناگرێ ینی هاوڕێکی عزیزمانەیە کە دکتۆر سەردار خۆت باش شێناسی ئەوش تەوەقعی کردو ئێران بڕوخێ دوای ڕخنەیەکی لێ گیراوتی تۆ ئێرانە ڕوخێ کەچینە ڕوخەوتی ئەگەر وتومە ڕوخێ ئیساڵێم ناڕوخێ خۆ تۆ جارت تەوەقعەکان خۆی من هەم 100% نییە هەموویە تەوەقعاتە بۆیە لە ڕووی یۆرانیۆمەکەەوە پێم وانی ئەمریکا هەدەفی پێکابێ یۆرانیۆمەکە لە ناو باوەڕ ناکەم لە ناو برابێت لە ڕووی ئەوەی کە ئێرانی وای لە ئێران کرد شۆوە فێ بکە لە ناوچەکەیان چۆن خۆی بنوێنێ ئیسە ئێران لە نیتاقی هێزەوە قسەکە ڕاستە لەوانەیە لاواز بێت بەڵام خۆی وا پیشان نادا ئەگەر ئەمەی بۆ بچێتە سەر ئەم ڕێککەوتنی بۆ بچێتە سەر ئێران ئەبێتە تاکەسلی هێزی ناوچەکەی ئەین لەوەی تورکیاش پێ نەوێرێ لە مەودووە چونکە دەرکەوت هێزی میسڵ هێزی موشکی ئێران زۆر کاریگەرە یعنی ئێران لە ڕووی ئاسمانی و دەریاییەوە کاریگەر نەبوو بەڵام دەرکەوت ئەو هەمووە بەرهێنانی لە موشەکا کردویانە زۆر کاریگەری هەبووە دوجار ئەو خەسارەتانەی لە ئێرانە درێ لەگەڵ ئەو خەسارەتانەی لە گەڵف ستەیت وڵاتانی کەندا و ئیسرائیل و ئەمریکا دێجیاوازیان زۆرە ئەمریکا وڵاتانی کەندا و ئیسرائیل بە لێدانی بچووکیش خەسار زۆرەکەن بەڵام ئێران بە لێدانی زۆر گەورەش خەسار کەمەکات چونکە بەرژەوەندی ئابووری و بازار و شتی ئازاد و ئەوانەی نییە تا بڵێ زەرەرەکە بەڵام ئەم وڵاتانە هەمویان ئینتەکۆنێکتن ڕەبتیان بە یەکەوە هەیە ئەم جۆرە لێدانە بچووکانیش چەند زەرەری کەمە بەڵام ئەو فریمارکێت و ئەو پێکەوەیە لە نێو وڵاتەکانە ئەپچڕێنێ زەرەر زۆرەکە دۆخی گەشتیاری و اقتصادی و ئابووری بڵێن بۆیە گەروی هورمز بۆ نمونە داخستنی بۆ ئێران زۆر زەرەر ناگە ئێران هەر حساری لەسەرە خۆی هەر خۆی بەڵام ناوچەکەی تووشی شڵەژانیە کرد بۆیە وڵاتە پێشکەوتەکان زیاد زەرەرمەندە بن لەم ئاستە دایمەن لە کارەساتە وایە ئەو کەسە زیاتر شتی هەیە بیدۆڕێنێ زەرەر زیاترەگال لە چاوەی کە شتی کەمە بیدۆڕێن ئەگەڕم لای بەڕێز مونیر باسی ئەوە بکەین کە زۆر جار باس لەوەکرێت کە ئیسرائیل ئەمریکایی هێنایە ناو شەڕەکەەوە ئامانجی ئیسرائیل و ئەمریکا لەم شەڕەیە چەند توانیان بیهێنەدی چەندە توانیان ئەو ئامانجانی کە بە دوایەوە بوون لە ناو خاکێرانە بتوانن جێبەجێ بکەن بێگومان دۆناڵد ترامپ کەسایەتی دۆناڵد ترامپ هەمیشە کەسایەتیشی ناجێژیر بووە هەروەکو میوانەکەشتان باسی کرد دۆناڵد ترامپ هەم لە کەسایەتی و هەم لە بیرە بۆ چوونیدا ناجێژیر بووە لە ئێستادا بارودۆخەکە لە باشیدا نییە بۆ ئەمریکا ئێران لەم جەنگەدا وەکو وڵاتێکی سەرکەوت و وەکو دەوڵەتێکی سەرکەوت هاتە دەرەوە ئەمەش هەموو کاتێک هاوتەری بە بەوەی کە حەکایەت و
ئەجێندای زل هێزێک بێگومان شتێکە ئەوەی لە واقعیشدا ڕووداد شتێکی ترە. ئێستاش ئەوەی کە ڕێبەراتی گفتوگۆکان دەکات ئێرانە. ئەمەش ئەو شتە بووە کە ئێران هیواخوازی بووە. بە شێوەیەک لە شێوەکان ئێران سەرکەوتوو بووە و توانیوێتی تا ڕادێکی زۆر بەتایبەت لە بارودۆخی دواییدا لەگەڵ پێشبینیەکانی بڕوات. ئەوان لە سیستەمی بەرگریاندا بەرەنگارێکی زۆریان پیشاندا و هەر ئەوە بوو کە لە شکستی هەواڵگری ئیسرائیل و ئەمریکا بینیمان. پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل هیچ کاتێک بە شێوەیەک نەبووە کە بتوانن بۆ هۆیەوە دەستکەوتێک بۆ هەردوو وڵات مسۆگەر بکەن، بۆ هەردوو دەوڵەت مسۆگەر بکەن. زۆر شت هەن کە ئەم دوو دەوڵەتە بەیەکیانەوە بەستێتەوە، بەڵام خاڵی جیاوازیشیان زۆرە لە پێوەرەکانیان. بۆ نمونە لە سۆراخکردنی شێوازی سۆراخکردنی ئەمانجەکانیان بەڵام ئاسانیە بڵێ بۆچی و چۆن ئیسرائیل ئەمریکای هێنایە ناو ململانەکانەوە. ئەوەی کە ئێستاش ڕوئەدات ئەوەیە کە دەوڵەتێکی ئەمریکی لاواز ئەبینین لەو پێگەیەیدا کە لە ململانەکاندا هەیەی. تەنانەت ئەوەی کە چاوەڕێیان نەکرد لەوەی کە یۆرانیۆم لە ئێران ببرێتە دەرەوە لەوەشدا شکستیان هێناوە تا ئەم ساتە، چونکە ئێمە نازانین لە نەتیجەی ئاگربەستەکەدا چۆن ڕێکەوتنێکە بینین، ئایا ڕێکەوتنێکێتە کاویانە. بۆیە من شتێک نابینم کە لە ئێستادا لە بەرژەوەندی ئەمریکا بێت. ئەگەرچی ئیسرائیل هێشتا سوورە لەو هەڵوێستەی کە لە سەرتاوە هەیبوو بۆ پەرەپێدانی شەڕ. شتێکی تر ئەوەیە کە ئەو خەڵکەی لە ئەمریکا دەژی هەستێکی بەهێزیان هەیە لەبارەی ئەوەی کە بەڕاستی ئیسرائیل ئەمریکای خسۆتە ناو ململانەکانەوە و سۆز و هەستیان و هەڵوێستیان بەرامبەر ئیسرائیل بەرەو لایەنێکی نەرێنی ئەچێت. ئەوان نازانن و ئەپرسن بۆچی ئیسرائیل توانی ئەمریکا بخاتە ناو ململانێک کاتێکدا ئیسرائیل ئەوەی کە کات کۆمەڵکوژیە لە ناوچەکەدا. لەم بابەتەدا خەڵکێکی زۆری ئەمریکا پاڵپشتی خەڵکی ئێرانەکەن و پێیان وانە دەبووە ئەمریکا بەشێک بووە لە ململانێ. بە هەمان شێوە پاکستانیش ئەو تێگەیشتەی خسوتە ڕوو کە ئەم جەنگە لە بەرژەوەندی ئەمریکا نییە. ئێران بە هیچ شێوەیەک ناتوانێت و ناشێوێت هێرش بکاتە سەر ئەمریکا. بەڵێ بۆیە ئەمریکا لەم حاڵەتەدا لە ئێستادا دەرکەوتوو بە تەواوی کە لەلایەنی ئیسرائیلەوە ڕاکێشرایە ناو شەڕەکەەوە. زۆر باشە. باسی ڕۆڵی پاکستانەکەم بۆ جارێکی تر. ئەمە بزانم ئەو ناکۆکیەی با بڵین ئێمە لە ساڵی 1970ەوە بە دیاریکراوی چەندین جار قۆناغی جیاوازی پەیوەندی نێوان ئەمریکا و پاکستان هەبوون لە بەرزوو نزمیە لە دژایەتی یەکترا لە هاوکاریەکتی یەکتنا تا ساڵی 2001 کە شەڕی تیرۆر دەستی پێکرد. پاکستان جۆرەکان وەکو هاوپەیمانێکی ئەمریکا بوو لە شەڕی ئەفغانستان لە شەڕی قاعیدەوەوانە، بەڵام جارێکی تر دیسان ئەم ناکۆکیانە هەر بەرداوامیان هەبووە. ئەم نێوەندگیریی کە پاکستان پێی هەستا لە ئێستاە ئەبێتە هۆکارێک بۆ بەهێزبوونی پاکستان لە ناوچەکەیە یان پاکستان بدوای ئەوەیە کە تەنها پەیوەندێکی باشی لەگەڵ ئەمریکانە هەبێت؟ پێم وایە پەیوەندی پاکستان و ئێران هەموو کاتێک جۆرێکی پەیوەندی باش بووە و هەندێک جاریش خراپ بووە، بەڵام ئەگەر تۆ تێبینی بکەیت پەیوەندی پاکستان لەگەڵ ئێراندا پەیوەندێکی پاک بووە. من
بەڕاستی پێم وایە پاکستان سوودێکی گەورە ئەبینێت لەوەی کە لەم پێگەی نێوانگیریدا بێت هەم بۆ ئەمە ئێران و هەم بۆ ئەمریکا بەتایبەت فاکتەرێکی تر هەیە کە پاکستان کاردانەوەی چۆن بوو بەرامبەر هیندستان لەم ناکۆکیانەی ئەم دواییەدا ئەمەش بە هەمان شێوە لە کاتێدا کە نەیویست بارودۆخەکە بەرەو خراپی بچێت پاکستان و وڵاتێکی دڵخوازترە نەک تەنیا بۆ ئەمریکا بەڵکو بۆ ئێرانیش بە هەمان شێوە پاکستان دەیەوێت دڵنیا بێتەوە کە هەر شێکە لە دەستی بێت وەکو دەسەڵاتێک لە ناوچەکەدا ڕۆڵی چاکە ببینێت ئەم نێوانگیریەش بێگومان جگەل لە باشی پەیوەندیەکان لەگەڵ ئێران و لەگەڵ ئەمریکادا سوودی ئەوەی بۆ پاکستان هەبووە کە بتوانێت فاکتەرێکی چاکە بێت ئەمەش وەکو ئیمتیازێکە بۆ پاکستان ئەگەرچی ئیسرائیل هیچ کاتێک نەویستووە کە هیچ وڵاتێک لە ناوچەکەدا ڕۆڵی نێوانگیر ببینێت زۆر باشە کاکتۆر ڕێبەر باوای دابنین ئەم ئاگربەستە یان با بڵێن ئەم تێگەشت نامەیە سەری گرت ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن بخوێنینەوە چۆن لی تێ بگەین کامانن ئەوانەی کە سوودمەندی ئەم دۆخە ئەبن کامان ئەوانەی کە زەرمەند دەبن لەم دۆخەیە و ئەوەی کە ئەوترێت ئەمریکایی تر ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو جاران بەلایە پرایۆرتێکی نامێنێ کەمە بێتەوە ئەکرێت لە دوای ئەم ئاگربەستەوە ببینین کە ئەمریکا و جۆرەکان لاوازە بێت ناوچەکەیە خۆی بەڕای من لەبەرەوە ناوچەکە لە دوو ڕۆ زۆر گرنگە لە ڕووی ئابووریەوە زۆر گرنگ لە ڕووی جیۆپۆلەتیکیەوە زۆر گرنگە ناوچەکە بۆیە باوەڕم نییە ئەمریکا دەستی لێ هەڵبگرێ بە ئاسانی بەڵام ڕۆڵی ئەمریکا لە هەنی ڕۆ لاوازە بێت لە هەنی ڕۆ بەهێزە بێ بۆ نمونە لە پاراستنی ئیسرائیل بەو شێوەی کە پێشتر ئیدعای بۆ کردلەوەی ئەو توانایە نەمێنێ لە بەرەنگاربوونەوەی ئێران و هەنی وڵاتی تر لەوەی ئەو توانایی پێشووی نەمێنێ لە کۆنتترۆلکردنی تورکیا لەوەی ئەو توانایی پێش بۆ نمونە تورکیاش سەیەوێ وەکو ئێران بڵێ منیش هەم ئێران ئەمریکا چۆن ئێرانی پێ کۆنتترۆل نەکرا نابێ بنیشی پێ کۆنتترۆل بکرێت لە هەمان کاتە قازانجی بۆ ئێرانە بێ ئێران بەقووەتر خۆی پیشانەدا لە ناوچەکە پێم وایە ئیسرائیل ڕۆلی کەمێ لاوازترە بێت چونکە ئەم شەڕەی دواییە بۆ ئیسرائیل شۆکێنەر بوو ئەو زەرەرانی درا لە ئیسرائیل لە وڵاتانی خەلیج تا بێ بچووکتر و ڕۆڵیان کەم کاریگەری ترە بێت لە ڕووی سیاسی و لە ڕووی عسکەریەوە بەڵام دیارە لە ڕووی ئابووریەوە هەر بەهێزن چونکە ئەوان سروشتێکی بڵێ ناچار ریسۆرسیان هەیە ئەوە ناتوانانی نکۆڵی لێ بکەیت ڕۆڵەکان جیاوازیان تێکەوە بۆ منە هەنێ وڵات سوودمەند دەبێت پێم وایە عێراق سوودمەند دەبێت چونکە کاریگەری ئێران بەسەریەوە زۆر کەمە بێ ئێمە ئەگەر دوو وڵات کاریگەری بەسەرمان و هەبێت لە نێوان ئەمریکا و ئێران بەردەوام ئەمریکا باشترە چونکە ئەمریکا دواتە ناو بازاڕی ئازادەوە ئەدواتە ناو دنیای لیبرالیزمەوە ڕاستە قۆڕخکاریەکە ڕاستە ئەو هەموو وڵاتی بەرژەوەندی خۆیە ئەوە تیۆرێکی زۆر عەزیم نییە بیدۆزیتەوە بڵێ ئەو وڵاتە بەدوای بەرژەوەندی خۆی ئاگەڕێت توێش وڵاتە بێ بەدوای بەرژەوەندی خۆت ئاگەڕێت هەنێ وڵاتی تر سوادایەکە لێ وەکو پاکستان بۆ نمونە زۆر سوودمەندە کە باسیش کرا بۆ نمونە پاکستان لەوە سوودمەند دەبێ جۆرێک لە زلێزی خۆی پیشاندا لە ناوچەکە کە من دوو جل هێز ڕێکە خەم من پێکیانوێنمەوە ئەوەش بڕای من پاکستانی ڕاکێشا ناو ئەم شەڕەوە ڕێکەوتنەوە سەری بخە زیاتر خۆشەویستی نەبوو بۆ ئێرانەوە نەک دژایەتی ئیسرائیل بوو چونکە پاکستان و وڵاتە ئیسلامیەکان ئەو ئۆختیان هەیە بەرامبەر ئیسرائیل ناتوانین بیشارنەوە کە من پێم باش نییە ئەوە هەبێ لە ڕووی ئایدۆلۆژی لە ڕووی دینی و ئەوانەوە تۆ دژایەتی یەکتری بکەیت پاکستان پێویستیشی بەوە بوو چکە پەیوەندەکان ئەمریکا زۆر باش نەبوون ئیسە جۆرێک لە خۆشەویستیش خۆش پیشاندا لەگەڵ کە هاوسۆزی پیشانەدا لەگەڵ ئەمریکا بەردەوام لەگەڵ وەفتەکانە زۆر بە خەندە و بە حەماسن و ئەوانە ئەیانەوێ ڕێکیان بخەنەوەوانە بە هەمان شێوەش ناوێت دەوڵەتێک کە ئیسلامیەوە دەراوسەیەتی بە ئاسانی بکەوێت چونکە دوجار لەوەی زەرەر بێ بۆ ئەویش چونکە ئیسرائیل و ئەمریکا پەرە بە ناوچەکە بدەن لەوەی هەوڵ بدەن پاکستانەوە بکەم ینی لە حاڵی کەوتنی ئێرانە با بڵێ نەگەر ئەوەی ئەو سینناریۆیانەی کە پێشتر زۆر ئەوترانەوە ئەوە تەنیا ئێران نەبوو کە زیانمەند بوو پاکستان بە خۆی بەشێک زیانی بەرەکەوت تورکیا بەری ئەکەوت عراق زیانی گەورەی بەرەکەوت و لە ناویشیانە کوردستان بەتایبەت بووە بەشێک لە
پریشتی ئەو ئاگری بەرەکەوت و کاریگەری زۆر لەسەر ئەمایەوە ئەنی ئەوە زۆر جار ئەو کاتە گفتوگو لەسەرکرا. بەڵێ بەڵێ خۆی بۆ کوردستان و بۆ ناوچەکە ئەوە کێشەکەلەوەیە زلێزیە لە ناوچەکە بکە زلێزەکانی تری ناوچەکە کەونە ترسەوە ئیسرائیل زیاتر باڵا دەستە بۆ ئەو کاتە بەڵام بەنسبەت کوردەوە ئەکرا لە بەرژەوەندیە بێ و ئەکرا ئەشکرا لە زەرەریا بێ حتمما لە بەرژەوەندیە بۆ ئەگەر ئەمریکا دەست بەجێ بیتوانە ئێرانی بڕوخانایە بەڵام ئەگەم ئەمریکا ئەم سیاسەتەی هەیە ئەمریکا زۆر چۆنەڵی بێبارە لە سیاسەتە تاکوێ بەرژەوەندەکانی ڕووی لەگەڵتایە بەرژەوەندەکانی نەما جێتێڵێ لەو کاتا بۆ کارەسات بۆ کورچکە ئێران ئەو کاتە دەستکراوە بوو دژی کرد و بەیاوەری هەموو وڵاتەکانی ناوچەکەش بۆ ئەوەی جۆرێک لە جینۆساید لە ناوچەکە بەرامبەر کوردپشاندا پێم وایە کورد و شیارانەتر تەعاملی کرد لە تەعاملکردن لەم گۆڕانکاریی ناوچەکەدا و لەگەڵ ئێران و لەگەڵ کاردانەوە وەڵامدانەوەی بداوەکاریەکانی ئەمریکا چونکە ئەمریکا لەم کاتەدا زۆر ئەو وڵاتە نییە کە بتوانانی پشتی پێ ببەستی لە ژێر دەسەڵاتداری دۆناڵد ترامپدا. زۆر زۆر باشە. بەڕێز مونیر وڵاتانی تری ئیسلامی زۆر باس لەوە ئەکرێت کە هەوڵێک هەبووە بۆ دروستکردنی ناتۆی ئیسلامی لە نێوان سعودیە لە نێوان تورکیا لە نێوان پاکستان ئەم دۆخەی ئێستا ئەم نێوەندگیری کە پاکستان پێێستا بە ئاگاداری وڵاتانی تر بووە بە ئاگاداری سعودیە و تورکیا بووە وەکو نوێنرایەتێک ئەمەی کردووە یان نەخێر پاکستان بۆ خۆی ڕۆڵی سەربەخۆیانی خۆی هەڵبژاردووە و ئایا هیچ ئەگەرێک هەیە بۆ دروستکردنی ئەو هاوپەیمانی ئیسلامیە؟ پێم وایە ڕۆڵی ئەنجومەنی ئیسلامی هەریکاری کەندا و ڕۆڵێکی وەها بەهێز نەبووە. من شتێکم نەبینیوە کە ببێتە هۆی یان نزیک بێتەوە لەوەی هاوپەیمانیەک دروست بکرێت. بۆیە دروستکردنی ناتۆیەکی موسڵمان بەو مانایی کە ببێتە تەحەدیەک لە ناوچەکەدا لاوازە. بەڵام دەرفەتێکی ئەوە هەیە کە پاکستان لەگەڵ هەندێک وڵاتی تردا پێکەوە پەیوەندیەک دروست بکەن جۆرێک لە قەوارەیەک دروست بکەن وەکو پشڕاستکردنەوەیەک یا نزیک بوونەوەیەک وەکو سەلماندنی ڕۆڵی پاکستان وەکو نێوەندگیرێک دەسەڵاتێکی نێوەندگیر. بەڵام پێم وانییە کە وڵاتانی ئیسلامی بەو شێوەیە یەکگرتوو بن وڵاتانی ئیسلامی کە بتوان بچنە ناو پەیمانێکی ئەوەوە و بەتایبەت لە بەرامبەر ئیسرائیلدا و ئەشبێنین کە وڵاتانی کەندا و کە وڵاتانی ئیسلامین لە ئیسرائیلەوە نزیکن کاتە چۆن نەتوانن بچنە ناو هاوپەیمانەتیەکەوە بەشکردنی دەسەڵاتیش بە هەمان شێوە بابەتێکی ترە. پاکستان لە ڕابردوشدا سەرخاڵی دابینکردنی ئاسایش و ئاشتی بووە و هەر کاتێک پێویست بێت یێتە مەیدانەکەوە. بەڵام شتێک جێگەی دڵنیاییە ئەوەیە کە ئەم هێزانە ناتوانن لە حاڵەتێکی دابەشبوودا بتوان حکمێ بکەن لە ئاستی قەوارەیەکدا کە پێی وترێ هاوپەیمانەتیەک. ئەوان خۆیان لە ناکۆکی و لە ململانێدا بوون لە حاڵەتێکدا کە شەڕ لە ئارادا بوو. ئەمە تەنیا لە کاتێکدا ئەبینین کە دید و بۆچوونیشی هاوشێوە هەبێت لە ئاستی سیاسیدا و بێگومان دید و بۆچوونی پاکستان و ڕەنگەی پاکستان لە هەنێ وڵاتی ئیسلامی جیاوازە. بۆەوەی کە پاکستان کردوویەتی هەماهەنگیەک بووە بۆ هێنانەکایی ئاشتی نەگەوەی کە بچێتە پێگەی شەڕەوە. زۆر باشە. با پرسیاری کۆتایی بکەم بەڕێز مونیر بەڵام ئەگەر بکرێ وەڵامەکەی تۆزێک کورتتر چکە کاتی بەرنامەکە زۆر نەماوە حەزەکەم لەسەرەوە قسە سەرنجت بزانم ئەگەری هەڵگێسانەوەی شەڕ تا چەند لە ئارادای لە ئێستاە
و ئایا کێ بنزیانمەندەکانی ئەم دۆخێکی ئێستا دێتە ئاراوە؟ لە سەدا پەنجا ئەگەری دەست پێکردنەوەی شەڕ هەیە و لەم خاڵەدا ئەتوانم پێت بڵێم بارودۆخەکە زۆر ناسک ئەبێت چونکە ئەو ئەگەرەی کەلارادایە زیاتر ئەگەری شەڕی نێوان ئیسرائیل و ئێرانە و هەموو وڵاتای ناوچەکە زەرمەندە بن وەکەوەی کە لە ڕابردوودا بینیمان و کاریگەریەکەش بێگومان مەترسیدارترە بێت لە ڕابردوو. پێم وانە هیچ وڵاتێک لە ناوچەکەدا بتوان خۆیان بپارێزن لە کاریگەریەکانی شەڕ. پێم وانە هیچ وڵاتێکیش خوازیاری ئەوە بێت کە شەڕەکە دەست پێ بکاتەوە بە هیچ شێوەیەک. زۆر باشە کاک ڕێبوار ئێمە سەر کورد لە هەردوو حاڵتەکە حەزەکەم سەرنجی بەڕێ لەسەر کورد بزانم لە حاڵەتی دەستپێکردنەوەی شەڕ و ئەوەی کە بەڕێزمەندیان لە 150 ئەگەری بەرداوامی ئاگربەستەکە هەیە کورد پێشتر باس لەوەت کرد کە باڵانسێکی باشی ڕاگرت توانی تا ڕادەیەک هەڵوێستی خۆی عەقڵمەندانە پێی هەستێت لە ماوەی ئەو شەڕەیە نەبوو بە بەشێک لە شەڕەکە و تا ڕادێک خۆی پارێزگای لە خۆی کرد باوای دابنین کە ئەم دۆخە بەرداوام بێت کورد چی بکات لە ئێستایا باشترە بووی خۆی بەڕای من ئەگە تۆ سەیری ڕوخانی ڕژێمی عێراق بکەی وەکو مقارنە چەندین کۆبوونەوە کرا لە ئەمریکا و لە بریتانیا و ئەوەی مجلیسی حکم پێشتر لە ئەمریکا لە لەندەن کۆبوونەوەیان کرد بۆ ئەوی دوایی دەسەڵات گۆڕا ئامادەکاریەکیان هەبێ لەم شەڕی ئێرانە ئەو شتانە هی بە هیچ شێوەیە نەکرای ئەی تۆ ئێمە تووشی شۆک بووین لە ناکاوێکە معارەزەی کوردی لەو چیانەیە لەو کەمپەکانی خۆیانە خەبەریان بۆ شەڕ و نە ئامادەکاریەکیان کردووە نە کەس قسەی لەگەڵیان ناکردووە لە ناکاوێکە ڕاکێشریتە ناو شەڕێکەوە بەبێ پلان بەبێ نیگۆشیشن جۆرێکە لە بێڕێزیش لە ڕاستیە ئەوە من شتێکم دەست پێ کردووە توێش وەرە لەگەڵ مابێ من ناکرێت تۆ پێشتر ئەبێ ئەمە جۆرێک لە عقلێتی کوردیش پیشاندا لە ڕۆلی دیبلۆماسی کوردیش کە من ناکرێت بێمە شەڕێک و تۆ لەبەرەوەی تەنها لە ناکاوێکە بڕیان لەسەرداوە پێم وایە ئەمە کوردەکرێ ئیش لەسەرمە بکە زیاتر بە شێوەی دیبلۆماسیانە و عقڵمەندانەتری بە شێوەی سیاسیانە قسە لەسەرەوەکان نەک بە شێوەیەکی پرۆکسی بەردەوام چی کاتی ئیسرائیل ویستی یا ئەمریکا ویستی بێنێتە ناو جەنگەکەەوە لەم ڕۆیەمە خازانجمان کرد بەڵام لە ڕووی دوورمەوداوە پێم وانییە کورد دەست هەڵگرێت لە ئەمریکا و لە وڵاتانی بڵێن زلهێز دەست هەڵگردن لە بەرژەوەندی کووردا بێت چونکە ئێران تا ئێستا بە هیچ شێوەیە لە خراپترین حاڵەت یا تەنازوری نەکردووە کە باف بە کوردەکاندا من خۆم لەگەڵ چەند برادێکی ئێرانیان قسەم کرد ڕخنم لە ئێرانەگرت پیان ناخۆش بووت مەگەر ئێوە ڕاستەکەن لەم کاتە حکوومەتەکەتان هاان بدەن بە جۆرێک لە مافی کورد دابین بکە بووی کوردیش لە داهاتووە بە هیچ شێوەیەک ئامادەی پیشان نەدا ئەگینا کورد مافی خۆیەتی لەگەڵ هەر کەسێکە بەرژەوەندی بخوازیێت تەنانەت ئیسرائیل و ئەمریکاش بێت با ئێمە واقعی بین ئێمە نابێت لە ڕوانگەی ئایدۆلۆژی و دینیەوە سەیری وەزعەکە بکەین حەقی خۆیدی تۆ کە بچەوسێنرێتەوە هەر کەس یارمەتی دا هەرێمی کوردستان دوکتۆر ڕێبوار چۆن سەری پێگەی خۆی بکات لە ئێستاە چۆن بتوانێت ئەم پێگەی بەهێز بکات بۆ داهاتوو چکە هەموو جارێک ئەوترێت هەرێمی کوردستان یا باشووری کوردستان وەکو مۆدلێک وایە بۆ پارچەکانی کوردستانیش بۆ ڕۆژهەڵات بۆ باکوور بۆ ڕۆژاوە ینی لە هەموو حاڵتەکە لاوازبوونی ئەم هەرێمە کاریگەری نێگەتیڤی لەسەر ئەوانتریشە بێت هەرێمی کوردستان چۆن توانێت لەم دۆخەیە کە ئێستا هەیە لە بینی ئەمریکا و ئێران لە دۆخی کوڵاوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستاوی کە هەیە یان ئەوەی کە پێوترێ ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ چۆن بتوانێت پێگەیەکی خۆی بە بەهێزی بێڵێتەوە پێم وایە ئیسا هەرێمی کوردستان ڕۆلی هەرێمی کوردستان جیاوازە لە پارچەکانی کوردستان هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە ئەبێ وەکو ئەکتەری دەوڵەتی ئیش بکات نەک وەکو ئەکتەری شەڕانی و ڕێبەڵێن و ئەوانە بۆیە ناجەم سەرگیری زۆر باشە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە ئەو ڕۆڵش تا ئیسەیانە پێم وایە جۆرە هاوسەنگی ڕاکردن زۆر باشە ئێمە نابێ ئێرانمان لەبیر بچێ ئێران دراوسەیەکی زۆر گرنگی ئێمەیە چەندین جار پاڵپشتی ئەمەی کردووە ناکرێ ئێمە هەر لە لاکاوێکە دژی ئێران بوەستینەوە بەبێ هیچ ئامادەکاریەک یان بەبێ ئەوەی ئێران سیاستەکانی تون کردبێت لەسەر هەرێمی کوردستان لەسەر کوردیش بە شێوەیەکی گشتی بۆیە ئەم جۆرە هاوسۆزیەک لەگەڵ ئێرانە پێم وایە ئیشێکی باشیان کردووە چونکە ئێمە ناوێت ڕۆلی ئێران و یارمەتەکانی ئێرانیش لە ڕابردووە بۆ کورد بە نادیدە وەربگرین ڕاستە لە ڕووی ئایدۆلۆژی و لە ڕووی دەوڵەت نەتەوە ئەوانە ئەوان سەردەست بڵێن چەوسێنەرن بۆ کورد
بەڵام دوجار تۆ مقارنە بکەیت لە نێوان زەرەرەکان و قازانجەکاندا تۆ چی بکەی باشترە پێم وایە وەکو دەوڵەتێکی دەستوری ئەوەی بەشێکە لە عێراق زۆر جوان سیاستیان کردووە توانیانە هەم ئێرانی شوم ئەمریکایش ڕابکردن دیارە ئەمە پێشترش مامجلال ڕۆڵێکی زۆری هەبووە لە ململانیانە دیارە مامجلال زیرەکتر بوو لە میشانە هەر بۆیە لە ڕووی دیبلۆماسی و سیاسیەوە زۆر کاریگەریە بوو تەنانەت ئێرانیەکان یانوت ئێمە سوورەزانی چی قسەیەکەین بۆ مامجلال بەیانیەوە بۆ ئەمریکیەکان هەر ناچین تەعاملی لەگەڵا بکەین ئێرانیەکان ئەمریکیەکانش بە هەمان شێوە ئەیانوت هەرچی مامجلال ئەڵی نەزانین ئەیوا بۆ ئێرانیەکانەکە بەڵام هەر ناچارین تەعاملی لەگەڵا بکەین ئەمە جۆرێکە لە دیبلۆماسیەت تۆ ئاستی دیبلۆماسیەتە بە قووت بێ زۆر لە بەرژەوەندی تا بێ بەداخەوە ئێستا لەم کاتە هەیە بڵین ئێمە سەرکردەمان هەیە هێزمان هەیە لە ئاستی دیبلۆماسیە باشە بەس بەعام هەرێمی کوردستان لە ئاستی دیبلۆماسیە ناوخۆیەکان زۆر ڕۆڵی هەیە بڵین شێوە و سترکچەری حزبەکان زۆر ڕۆڵێکی سلبیانەیە لە سەر حکومڕانی کوردی ئێمە ناکرێت ڕخنەکانمان لەسەر حکوومەتی یاریێم بێ حکوومەت یاریێم حکوومەت هەمومانە حکوومەت یاریێم پێویستە بیپارێزین حکوومەتێکی چاکە بەڵام ئەوەی خراپە حزبەکان و سترکچەری حزبەکان و پێکاتی حزبەکان و هەڵسو کەوت و مێنتاڵەتی حزبەکانە وای کردووە حکوومەت یاریێم بە لاوازی دەرکەوێت زۆر زۆر سپاس ڕێبوار ساڵح توێژەر و شۆڤەکار مامۆستای زانکۆ کەمیوارە پێکەوە بووین بەڕێز منیر مۆبین منیر میمۆن شۆڤەکانی دەوڵەتی لە ئیسلامابادی پاکستان کە پێکەوە گفتوگۆمان لەسەر بەرنامەیان ڕۆ کرد بینرانی بەڕێز سپاس بۆ بەڕێزتان کە تا ئێستا لەگەڵمان بوون بە هیوای ئاشتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاشتی بۆ کورد و کوردستان تا بەرنامێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ بێت.